دوورە یەکێک لە کۆرسەکان ماستەرەکەمە کە ئیتر بە ناوی فیلم پرۆدیوسینگ ئەند بیزنس مانجمنت. ئەگەر هاتوو باس لە فیلم پرۆدیوسینگ ئەند بیزنس مانجمنت ئەوە بە کورتی لە ماوەی سەعاتێکا بکەین باوەڕ ناکەم نەجاتمان هەبێ. جا بۆیە زۆر جار لە کۆڕووکۆبنەوەکانە کە باسەکرێت دایمە و تالیقات دریاڵێن پرۆدیوسەر زۆر منجەڕە مەبەستی گاڵتەجاڕی لەبەر چی منجەڕە لەبەرەوەی پرۆدیوسەر لە بۆ بابلێن فلیمێکی سینەمایی پرۆدیوسەر وەکو تعریفەکرێت لە سەرەتاوە هەتا کۆتایی سەرپەرشتیاری فلیمێکەکە. جا لەبەرەوە کە ئەو هەموو سەرپەرشتیارەکە لەبەرەوەیە کە بابلێن منجەڕەکەیە کە ناوی ئەندریا چونکە میتر ئەبێت لە کون و قوشبنی فلیمەکە ئەو ئاگادار بێ چکم سەرپەرشتی هەمووی هەکات. من لەم سەعاتە لە لایڤەکەمانە پێویستە کات زیاتر سێشتم کردووەتەوە کە بە وردی قسەی لەسەر بکەین ئەوش پرۆدیوسەر کێ و چۆنە جۆرەکانی پرۆدیوسەر هەروەها دیستریبیوتەر هەروەها سەیلز ئەجنت. ئەم جارە جۆرەکانی پرۆدیوسەر وەزیفەکانی هەروەها چەند نمونەیەکی بەرهەمهێنانی فلیم لە کوردستان بکەین. ئەم جارە بۆچی فلیممان هەیە و فلیمی هەندێک قسەکرێت لەسەرەوەی کە گوایە فلیمی کوردیمانەیە بەڵام فلیمی سینەماییمان نییە. ئەگەر مەجاڵە بێ لەوانەیە باستەوەش بکەین کە فلیم چییە و فلیمی سینەمایی چی بە. تەوەرەکەی تریشمانەوەیە کە چی بکەین لە کوردستان بۆی بەرهەمی فلیمی سینەمایی بەرهەم بێنین. دواتەوەر کە باوەڕ ناکەم مەجاڵە بێ ئەگەر مەجاڕە بێ خراپ نییە زۆر باشە. ئەوش ئەگەر مەجاڵە بێ وەکو باسم کرد چۆنێتی بە کەلتورکردنی سینەما ئەم جارە بربەستەکانی فلیمی سینەمایی لە کوردستان ئەگەر مەجاڵە بێ باستەوە تەوەرە شەکەین. پێشەکی چەند زاراوەیەکەی دووسێ زاراوە ئەو زاراوانە مەجبورین ئەمڕۆ چەند جارێک دووبارێکەمەوە جا بۆیە لای هەندێک لە بەڕێزان فلیم سازانم زاراوانە بیستویانە و بابلێن ئاسانیشە بەڵام لەوانەیە هەندێک کەس نەبیستە بێ من هەوڵم داوە بیکەمە کوردی و عەرەبیش بۆ باشتر تێگەیشتن لە بابەتەکە. وشەی پرۆدیوسەر وتمان وشەی پرۆدیوسەر واتە منتج بە عەرەبی بە کوردیش واتە بەرهەمهێنەر. هەروەها وشەی دیستریبیوتەر بە عەربی پێڵێن مۆزە بە کوردی پێڵێن دابەشیار. بابلێن دیستریبیوتەر ئەو کەسەیە کە زیاتر فلیمەکە بات بۆ کۆمپانیای دیستریبیوشن بۆی بڵاوی کاتەوە ئیعلانی بۆ بکە بە هەر حاڵ بیفرۆشێ. دیستریبیوشن کۆمپانیای بڵاوکردنەوەی فلیمەکانە کە پێڵێن دابەشیار. وشەیەکی تر کە زۆر زەرورەوە ئەمڕۆ زۆر بەجددی قسەی لەسەرەکەمەش وشەی سەیلز ئەجنت واتە بریکاری فرۆشیار بە عەربی پێڵێن وەکیل مۆبایعات. ئەم سەیلز ئەجنتە زیاتر کاریەوەیە کە فلیمەکە بفرۆشێ کەواتە وتمان دیستریبیوتەرەوەیە کە ئەیبات بۆ کۆمپانیای دیستریبیوشن بۆی بڵاوکردنەوەی بۆ بکات لە کەناڵەکان لە ڕۆژنامەکان لە هەرکوێ بۆی بڵاوی کاتەوە بەڵام ئەمە دیستریبیوتەر بەڵام سەیلز ئەجنت ئەو کەسەیە کە بیفرۆشێ. ئۆکەی ئەم جاوشەیەکی تر هەیە یان تعبیرێکی تر هەیە کە پێڵێن PMD واتە Producer of the Marketing and Distribution واتە بەرهەمهێنەری بازاڕ و بڵاوکردنەوە. ئەمە یەکێکە لە پرۆدیوسەرەکان بە عەربی پێڵێن منتج تەسویق وتەوزیع. بۆیە تەرجمەم کردووەتە عەربی لەبەرەوەی ئێمە خۆمان هەمومان کوردین بەڵام بمانوێ نەمانوێ هەندێک جار هەیە کە شتەکان بکەیتە کوردی لەوانەیە تۆزێک ئەو مانایە نەکەینێ وەک لە عەربیەکە. هەروەها لەبەرەوەی زۆر بەشمان بە تایبەتی خۆم یان زۆرێ لە هاوڕێکانم کە عەربیمان زیاتر خوێندووە لەوانەیە زیاتر ئەگەر لە کوردیەکە تێنەگەن مەبەستمە بۆی کە زیاتر لە عەربیەکەی تێ بکەین کە تەرجمەشم کردووەتە عەربی. ئۆکەی ئێستا بزانین پرۆدیوسەر کێیە کۆمەڵە تعریفی بچووکی سەرەتای پرۆدیوسەرتان بۆ کەم جارێ هەر بۆی بزانین پرۆدیوسەر کێ و ئیشوکاری چییە و وەزیفەی چییە. ئەم جارە باستە جۆرەکانی پرۆدیوسەرەکەم لەبەرەوەی ئێمە وامان بیستۆ کە وایە شتێکەیە ناوی پرۆدیوسەرە بەڵام لە ڕاستیە نزیکەی 20 جۆر پرۆدیوسەر هەیە کە من هاتووم لەوانەیە پرۆدیوسەرەکان جۆرەکانی پرۆدیوسەر هەروە تعریفێکیان بکەم و ویشەکانیان چییە. بۆیە پلانێکەیە لەگەڵ برادرانی فلیم سازان سوپاسیانەکەم ئەگەر هاتوو ئەم بابەتە ئێوەی بەڕێز هەستان لێ کرد و نزانیتان بابەتەکە تێروتە سەلە و پێویستە لەوانەیە لە دوایەوە برادرانەی کە قسەکەرەکانی تر چەند مانگێکی تر چەند بوارێکم بۆ بڕەخسێنن ئامادەم بۆی باسەکە تەواو بکەین بۆی سوودێک بتوانین بگەینە فلیم سازان لە بواری فیلم پرۆدیوسین. سەرەتا پێشەوەی دەست پێ بکەم چەند ڕۆژێ پێش ئێستا کۆمنتێکی جوانم خوێندەوە لە فلیم سازان برادرێک بە ناوی وابزانم کاک ئاکۆ بوو تالیقی جوانی دایان با بڵێن ڕەخنەیەکی معقول قسەیەکی کردبوو لە نووسی بووی
نازانم چۆنی نووسیوە بەهەر حاڵە لێ باشە معقولە ئەوەنە پرۆدیوسەر ئەوەنە خەڵکی پسپۆرمان هەیە و کەچی فلیمیشمان نییە قسەیە زۆر جوانە ئەو هەموو پسپۆرەمان هەیە لە هەموو بوارەکان کەچی فلیمی سینەمایمان نییە ئەمە تعلیقەکە یان ڕخنەکە یان قسە جوانەکەی کاکاکۆ بوو ئەوایە هەر لە سەرەتاوەش ئەمە کردایەتە دەستپێکی مۆزوعەکە بەڵام بۆیە ئەو وەکو شتێکی جوانی کاک ئاکۆیان ئێوەی بەڕێز باسەکەم ئەمە بێ ئەم ڕخنانەیان ئەم قسانە باس و خواسی زۆری لەسەر بکرێ بۆچی ئەم هەموو خەڵکەمانەیە کە دکتۆرا ماستەر بوارەکانی تری فلیمسازیە کەچی هەتا ئێستا بە تایبەت هەرێمی کوردستان 30 دانە ساڵە نەماتوانیەوە فلیمێکی سینەمایی بگەینە بۆکس ئۆفیس ئۆکەی پێناسەی کاری پرۆفشناڵی پرۆدیوسەر بۆ ئەوەی ئەوەنە باسەکە بابڵێن تێروتەسە لە باسی فیلم پرۆدیوسەر نازانم لەکوێوە دەست پێ بکەم جا بۆیە چاکتر وایە تعریفێکی پرۆدیوسەر هەیە ئەڵێ from idea to story from story to script then from script to screen واتە کەسێک ئایدیایەکی هەیە فکرەیەکی هەیە شتێکی هەیە ئەیباتە لای چیرۆکنووسێ کەسێکی گاتە چیرۆکەکە دوایەوەی کە بوو بە چیرۆکە ئەیباتە لای سکریپت رایتەرەوە تا سیناریۆ نووسەکە ئەو کاتە سیناریۆ نووسەکە و پرۆدیوسەرەکان و کێ هەوڵەدەن هەتا ئەو فلیمە گەێنە سەر شاشە بۆ نمونە بۆی جوانتر باسیکەم بۆ شتەکانم بە سادەتر باسیکەم ئەو کەسانی کە لە خەتن هەقی خۆیانە کە هەموو شتەکان بە جوانی تێ بکەن نمونەی چۆن بۆ نمونە زۆرێک لەو پیرەژنەیان پیرە مێردانە کە با بڵێن پاشماوەی قوربانیەکانیان فالن زۆر جار لەوانەیە حتمەن خوێندوتانەتەوە یان بینیوتانە کاتێک کە پیرەژنێک زۆر بە داماوی قوربەسەری خۆی دانشێت چیرۆکێکە ئەگەڕێتەوە کە لە نوگرە و سەلمان چی بەسەر هاتووە چۆن ئەو کابرایە چی پێڵێن کابرایەکی زۆر دیکتاتۆر هاتووە کوشتیانێتی بڕیانێتی کە ناوی عەجاج بوو هەموو ئەو خەڵکانە هاتوون باس لەو عەجاجەکەن واتە عەجاج هاتووە هەرچی نەشێ سوکایەتی بەو خەڵکە کردووە دوای ئەو پیرەژنە گێڕێتەوە کە چۆن کۆرپەکەیان لە باوەشیان نەمردووە خستویانەتە ناو عارەبانەیەکی دەسین فڕیان داوەتە ئەو دی و کەچی لەو دیوە بە چاوی دایکەوە سەگەکە هاتووە سەگە ڕەشەکان مناڵەکەیان خواردووە ئەم هەمە جۆرە چیرۆکە ئەمە تەوان بۆ نمونە باسیەکەم ئەگەر هاتوو ئەو هەموو چیرۆکە هەیە ئەمە زیاتر وایە من لە دوایە باسیەکەم ئەگەر مەجاالمە بێکە زۆر زەرورە ئێوە کاگەعومەری ئەنفالستان و کۆمەڵی برادر هەیە بینهاسن بڕۆن بۆ لای مەمنونی بندانیشن لەگەڵیا بۆی چیرۆکانتان بۆ پاکش بکاتەوە بیکەنە فلیمێکی سینەمایی پێم خۆش بوو بینی بووم وازام کاغمەر خۆشی یەکێک بولێتە خوێندکارەکانی زانکۆ ئەماوە بە هەرحاڵ بە کورتی بۆی جوانتر تێبگەین لە کاری پرۆدیوسین و کاری پوختی چۆنێتی نووسینی سکرێت ئەگەر هاتو وەکو باسم کرد کاغمەر بۆیە باسی کاغمەرەکەم حەزەکەم دایمە نمونونەکان لە ناو کوردی خۆمان ئەگەر کوردی ئەوروپا بێ هەرکوێ بێ بۆەوەی جوانتر هەم وەکو کۆبنەوەیەک وەکو هەمومان بتوانین پێکەوە ئیشەکان بکەین بە کورتی ئەگەر هاتو کاغمەر بە تاکید ئەو هەموو ئەنفالستان و عەرعەرۆ ئەمانە کە بینیوێتی چەندین کەسی مقابلە کردووە باشە کەوتمان لە ئایدیاوە بۆ ستۆری ئەم پیرەژنانە فکرەیەکیان هەیە کاغمەر بیرەکاتەوە لەوەی کە ئەم فکرەیە زۆر مهمە بیکاتە فلیمێکی سینەمایی هەڵەسێ ئەو فکرانەی پیرەژنەکان وەرەگرێ کە ئەوان نازانن دنیای سکریپت و فلیمی سینەمایی چییە کاغمەریش بەخۆی سکریپت رایتەر نییە هەڵەسێ کاغمەر هەڵەسێ فکرەکان وەرەگرێ هەر هەموویە کاتە چیرۆکێکی دوور و درێژ ئەگەر چیرۆکە 10 لاپەڕەبێ یان 50 لاپەڕەبێ هەرچی پێ ئەم جارە کاغمەر چی لێکە ئەم چیرۆکە پێشکەشی کاک دارۆی خۆمانیەکە کاکدارۆ بۆ کاکدارۆ ئەمە باسی پزیشنەکانەکە مۆقعەکان کاکدارۆ لەبەرەوەی سکریپت رایتەرە کاکدارۆ هەڵەسەی کاتە سکریپت ئێستا باسمان کرد دووبارەمان کرد لە from idea to story from story to script واتە لە بیرۆکەکەەوە بۆ چیرۆکە لە چیرۆکەەوە بۆ سکریپتەکە ئەم جاریان ئیشی پرۆدیوسەر لەوەوە کێوە دەست پێکات لەوەوە کە دەست لە ملی کاک ئارۆ بکات بۆ نمونە باخۆم کەمە پرۆدیوسەرەکەم ئەم جاریان نۆرەی من و کاکدارۆیە کە دا بنشین بە تێر و تەسەلی چۆن ئەم چیرۆکە بگەێنینە قۆناغی جارێ فایناڵی سکریپتەکە سکریپتەکە وەکو باسمان کرد ئیشی کاکدارۆیە لەوەی تر ئیشی کاک عومەر تەواو بوو کە چیرۆکەکەی پێشەشمان کرد بەڵام ئەم جارەیان ئیشی کاکدارۆیە وەکو باسمان کرد ئێستا ئەدێنە سەرەوە ئەم جارە پرۆسەکانی پرۆدیوسین یواش چۆن بەڕێوەڕۆ هەندێک جار ئەلێرا جاجارە شتێکم بیرەکەوێتەوە کە پێویستەکە قسەی لەسەر بکەین ئەویشەوەیە جارێکان لەبیرم ناچێ مامۆستاکەمان پرۆفیسۆری بوو لە زانکۆ یەکەم ڕۆژی تعارف کە یەکمان ناسی لە زانکۆ وتی
ئێوە زانن بۆچی هاتن بخوێنن ئێوتمان تەبان هاتوین بۆ سینەما بخوێنین یەکێوتی هاتوین بۆ جوانەکانی سینەما بخوێنم یەکێوتی حەزی مناڵیمە و هونەروا جوانە و هونەر چیە و ئەمانە وتی نەخێر ئێوە بێەوە لە مێشتانە بێ هاتون بۆ بزنس بخوێنن ئێوە هاتون بۆ پارە بخوێنن ئێوە هاتون بۆ ئەوەی کە چۆن پارە خەرج بکرێت بۆ فلیمێک چۆن پارەی پێیا بۆ پارە پیا بکرێ بۆ فلیمە چۆن پارەکە خەرج بکرێ چۆن فلیمەکە بفرۆشنەوە چۆن بە قازانج و زەرەر داهاتی فلیمەکە وەربگرنەوە کەواتە بە زمانی بزنس ئەگەر هاتو من بمەوە پرۆدیوسەر باس لە بەشەکەی سینەما بکەم مەجبورم باس لە داهات و لە بزنسی بەشەکەی بکەین ئەکرێ بڵێن باس لە دارایی فلیمەکە بکەین باس لە